کۆتا کۆبوونەوەی مەڵبەندی 11 دەوروبەری هەولێری کۆمەڵی ئیسلامیە. ئەوە نامەدەکاری بۆ کۆنگرەی چوارەمی حزبەکەیان دەکەن. دوای زیاتر لە 4 ساڵ کارکردنی بەردەوامیان لەگەڵ یەکدی، وادەی کۆتایی ئەم خولەی ئەندامەتی مەڵبەندیانە و هەمویان چاویان لە بەڕێوەچوونی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامیە. ئێمە وەکو خۆمان بەڕاستی هیوایەکی زۆرمان بە ئایندە هەیە، پێمان وایە کۆمەڵی ئیسلامی چۆن لە ڕابردوو خاوەنی هەڵوێست و مەوقیفی جوان بووە و خاوەنی جەماوەرێکی نمونەیی بووە و لە داهاتووش ئینشاءڵڵا بەو بڕوایە و بەو گڕوتینەوە دەچینە ناو کۆنگرە کە قیادەیەک و سەرکردایەتیشی نوێ هەڵبژێرین بۆ ئەوەی برەو بە هەڵوێستە مردانەکان و یعنی ئەوەی کە لە ڕابردوو کردومان لە داهاتوو بە پشتیوانی خوای پەروەردگار زیاتری بکەین و بۆ بەرەو پێشتر بچین ئینشاءڵڵا. کۆمەڵی ئیسلامی لە مێژووی دروست بوونیە تا ئێستاکە زۆر بە جوانی توانیتی پارێزگاری لە پرانسیپ و مەبادیئەکانی خۆی بکاتن کە هەتا ئێستاکە هیچ بربەستەک نەیتوانێت ڕێگری بیتن بە تەرغیب و تەرهیب نەیتوانیە ببتە گرێ کۆرە ببتە بربەست لە بەردەم ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی زۆر بە باوەڕەوە باوەڕ بەخۆبوونەوە بتوانی پارێزگاری لە پرانسیپ و مەبادیئەکانی خۆی بکە بەو هیوە ئاواتەی لە داهاتوشدا ئینشاءڵڵا هەمان ڕێچکە دەگرینە بەر بە هەمان هەنگاوەکان باشتر ئینشاءڵڵا پشتیوان بەخوای گەورە. کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی لە ساتەوەختێکی هەستیار و پڕ لە ئاڵنگاریدا دەبەسترێت و ئەندامانی کۆنگرەش بە هیوان کۆنگرا خاڵێکی گرنگی وەچەرخان بێت و پەرەش بە پێگە و هەڵوێستە نەگۆڕەکانی کۆمەڵی ئیسلامی بدات. دیارە هیوای زۆرمان بە کۆمەڵی ئیسلامی هەیە. ئەو کۆنگرا لە پێناوی بەستانی کۆنگرە نابی، کۆنگرەی گۆڕانکاری دەبی، کۆنگرەی بەرەو پێشچوون دەبی ئینشاءڵڵا، کۆنگرەک دەبیتە چەترێکی گەورەتر و کراوەتر بۆ ئەوەی بتوانی هەموو چین و توێژەکان لەژێر ئەو چەترە جێ ببیتەوە بۆ ئەوی ببیتە چەتری مافخراوانی کوردستان گۆڕانکاری گەورە دەکا ئینشاءڵڵا. کۆمەڵی ئیسلامی کوردستان بڕیارە 18 و 19 مانگا کۆنگرەی چوارەمی خۆی بە بەشداری 900 ئەندام کۆنگرا لە شاری سلێمانی گرێ بدات. تێیدا چەند گۆڕانکاریەک دەکرێن، لەوانە هەڵبژاردننی ئەندامانی نوێی هەردوو ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی جگە لە پێداچوونەوە بە پەیڕەوی ناوخۆی حزب و گفتوگۆی چڕوپڕ لەبارەی کۆی بابەتەکان. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.